دەرەوەی پەرلەمانی ئەوروپا لەسەر بارودۆخی هەرێم و عێراق لە بڕۆکسل بەڕێوە ئەچێت و سەرۆکی پەرلەمانی کوردستان وتارێکی هەیە با بێ کۆبچینە لای وتارەکە. فشل الجيش العراقي في الدفاع عن العراق. سوپای عراق شکستی هنا لپارێزگاری کردن لەگەڵی عراق لە بەرامبەر داعش. بەڵام الحالة الأسوأ وجود ميليشيات حزبية. خراپترین حاڵاتیش لەوە خراپتریش ئەوەیە کە میلیشیای حزبی زۆری هەیە کە هێزی زۆر گەورەترە لە هێزی نظامی عراق. وأحد العراقيل بوجه بناء جيش وطني. ئەو هێزانە یەکێکن لە ڕێگرەکان لە بەردەم دروستکردنی سوپایەکی نظامی یەکگرتوو پیشەیی بۆ ئەوەی زمانی پاراستنی هەموو سیادی عراق بکات. دووهەم ضعف مؤسسات الدولة. لاوازی دەستگاکانی دەوڵەت لەمە هۆکاری زۆر هەیە بۆ بنیاتنانی دامەزراوەی دەوڵەتی عراق لەوە ئەچێ بەشێکی بگەڕێتەوە بۆ کەڵەکەبوونی مێژووی ئەو کاتێک کە دەوڵەتی عراق دامەزراوە بە تایبەتی هەڵسوکەوتی ڕژێمە یەک لە دوایەکان لە بەرامبەر دروستکردنی دامەزراوەی دەوڵەتە. وخاصة نظام صدام حسين. وزور جار أو رجمان وكر رجيم صدام حسين ككاري لسر ولاياتي قبليو كتقليدي كردوا بو بناء دولات ولا وخراب تريش. إن هذه الممارسات أو هالسكوتانا مع نهاية حكم صدام. وام هالسكوتان كوتاينات وبكوتاي حكم صدام حسين ولا دواء أوج بردوام بو ولا آتي طائفي وخيالكي بردوام بو لا دامزراو كاين دولتها سهم. وجود فساد مدمر. بوونی گەندەڵیەکی زۆر لە هەموو دامەزراوەکانی دەوڵەتە بەو شێوەیە کە عراق یەکێک لەو دەوڵەتانەیە کە زۆرترین گەندەڵی تایە ئەو گەندەڵەیە هەموو دنیای تێگەیان و هەموو سیاسی عراقەکان کە دیاردەیەکی ترسناکە لەوە ترسناکتریش و لە تیرۆریش ترسناکترە. أحد أخطر نتائج هذه الظاهرة ثقة المواطن ولا خطرتريش توانەیە کە هاوڵاتی بڕوای بە دەوڵەت و دامەزراوەکانی نەمێنێ بە تایبەتی و کاتێک زانیاری بڵاو ئەبێتەوە لە کاتێک بۆ کاتێکی تر کە کۆمەڵە لە بەرپرسانی باڵا تێوەگلاون لە کاری گەندەڵی ئەنجامەکەی ئەوەیە کە یەکە لە گرنگترین کارەکان ئەوەیە کە دەوڵەت لە دەوڵەتێکی فاشیلەوە بۆ دەوڵەتێکی موەسسە ئەوەیە کە هاوڵاتیەکان دڵنیای یا بڕوایان بە دەوڵەت نامێنێ و ئەکەونە ژێر تەسیری ئەوەی کە هیچ بڕوان بە ژیان نەمێنێ. باشترین ڕێگا بۆ دژاتی گەندەڵی ئەوەیە کە یاسا سەرۆر بێ بەسەر هەموویەوە و ئەبێ پەرلەمانێکی کاریگەر هەبێ و دەستگاکانی کە کاریگەر بن دەستگا تایبەتەکانی چاودێری کاریگەر بن و دەستگای نەزاها ئەوانە زمانی وە کەفیلی ئەوەکەن کە گەندەڵی بنبڕ بکەن. چوارەم سەروەری یاسا. ئێمە بێ بڕابەوە بێنین کە لە ڕابردوو بە تایبەتی لە زەمەنی سەدام حوسێن ئەو کاتە یاسا سەروەر نەبوو بەڵکو سەروەر ئەوە بوو کە ڕژەم هەرچی ئەویست بۆ ئاسایشی خۆی بۆ بەردەوامی خۆی لە دوای ڕژەمی سەدامیشەوە لە سەر ڕای هەموو هەوڵەکان پارتە سیاسیەکان و میلیشیاکان تتصرف ومنشانا زور جار واحد سكوتيان كردو كلا سرو ياسا إنما تم في يوم 12 أكتوبر ولا دواي 12 أكتوبر أمسال كناشاريان كردين كبقرينو بو بارزقاي سليماني والرقان ندى كبتشينا ناو بايتختي هرمي كردستان هاولير 4 وزراء وناشار كردني شوار وزير بو أوي كاركانن بجيب يالن مثالا واضحا ئەمە نمونەیەکی ئاشکرای بیرکردنەوەی کۆمەڵە کەسن و پارتین بۆ ئەوانە کە لە سەروی یاساوە. قرار المكاتب السياسية للأحزاب يحل وابكان كمكتب السياسي كان جێگەی هەموو یاساکان بگرنەوە. پێنجەم أهم المعضلات التي واجهت العراق
منذ نشأته ولا يزال یەکێک لە کێشە گەورەکان کە تووشی عراق بۆ لە کاتی دامەزراندوە تا ئێستا چۆنێتی هەڵسوکەوتە لەگەڵ واقعی جۆراوجۆری عراقی نەتەوەی ئاینی مەذهبی لە عراقا سونە ئەژی شیعە ئەژی کورد و عەرەب ئەژی وەک کۆمەڵێ نەتەوەی کەشەژی وەکو مەسیحی وەکو تورکمان و لە ناو کرۆکی ئەم کێشەیە بەلاڕێبردن یا ئیقساکردنی ئەوی تر بۆ بە کێشە و پراوێز خستن ئەبێ کورتیکەینەوە کە کورتکردنەوەی مێژووی نوێی عراقا شێوازی جوان بۆ پێکەوە ژیان تا ئێستا نەدۆزراوەتە سەرڕای ئەوەی ئێمە نظامێکی ڕژێمێکی فیدراڵی یەکگرتومان دروست کردەوە کە هەوڵێکی زۆر درا بۆ ئەوەی ئەمە وابێ بەڵام ڕەنگە تا ئێستا ئەو ڕژێمە فیدراڵیە نەبوو بەهۆی ئەوەی کە ئەو کێشانە لە نێوان نەتەوە پێکاتەکان کۆتایی پێبێنێ ئەمڕۆ أمام حالة يمكن التحدث فيها ئێمە هەمومان بەرامبەر حاڵەتێک وەسین کە لە بەرامبەر شتێکە کە لە دوو بەدیلمان هەیە وە قورسایی هەڵسوکەوتکردن لە نێوان پێکاتەکانە یەکەمەکەمان هەوڵ بدەین بۆ دروستکردنی ڕژێمێک کە هەموو پێکاتەکان پێکەوە بژینی و جۆرێک سربەخۆیی هەبێ و پێشکەوتی زۆر بێت لە چوارچێوەی وڵاتێکی فیدراڵیا دووهەم ڕێگەدان بە مافی چارەی خۆنووسین بۆ هەموو پێکاتەیەک لە پێکاتەکانی ئەم وڵاتە بە ڕێگایەکی ئاشتیانە إلى أن تكون العلاقة بين هذه کۆتایەکەشی ئەوە بێ کە پەیوەندی نێوان ئەم پێکاتە و ئەم کیانانە پەیوەندیەکی دۆستایەتی و هاوڕێتی و دروست بێت أي خيار يكون كفيلا بوقف نزيف الدم ئێمە ناتوانین هیچ خیارێکی تر ڕەتکەینەوە کە کۆتایی بە خوێنڕشتنی عراقەکان بێنە کە چەندین ساڵە تا ئێستا بەردەوامە و ئەوە هیچ شتێک لەوە بەنەختن نییە لە ژیانی هاوڵاتی نێبێ جگە تەنها سنوورەکانیش و ئەگەر بێت و دابشکردن ئەگەر دابشکردن بێتە ڕێگر بۆ ئەوەی خوێنی عراقیەکان نەڕێژن و کەفیل بن بۆ ئەوەی پێکاتەکان پێکەوە ئاشتیانە بژین بۆچی ئێمە بە شێوەی نەگەڕێن و بۆچی وەکو یەک سیناریۆیەک سێری نەکەین زۆر سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەتانداوە زۆر سوپاسی گوێگرتانەکەم. Thank you very much, Mrs. Lee. That was most interesting, and I'm sure it will generate some questions. I'm going to ask, we're going to have Mr. Brock arriving. I think he's just arriving now, actually. Wait for him now. We'll go from this one. That's okay. While Mr. Brock is taking his seat, we're delighted to have him here. I will ask Mr. O'Rourke, who's the head of the division, the Arabian Peninsula, Iran and Iraq, of the